لا بەرنامەی شوێن پەنجام زارە باز لە کاریگەری و گۆڕانکاریەکانی ناو بەڕێبەراتی نیشینگەی هەولێر دەکەین دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. دەمانێت بزانین ئەم گۆڕانکاریانە چین و ڕێکار و میکانیزمەکان چیان بەسەرهات بە پێی ئەو سیستەمە دیجیتاڵیەی کە دانراوە. هاوکاتیش دەمانێت باز لەوە بکەین با بزانین ئەو دەستکەوتانە چین. بە تایبەت دەگوترێت لە نەمانی مانەوەی نایاسایی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ و هەروەها ئەو دیکۆمنت و بەڵگە و تاوانی ساختەکاری دەگوترێت بە شێوەیەکی بەرچاو سنووردا کراوە بە پاڵپشتی وەزارەتی ناوەخۆ و ڕێکاری تون گیراوێتە بەر. دەمانێت بزانین ئەو پاڵپشتی و ئەو هەماهەنگی و ئەو ڕێکارانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەک هەوڵێک بۆ پاراستنی مافی کرێکارانی بیانی و کار ئاسانی و ڕێکاری یاسایی بۆیان تاوەکو بێنە هەرێمی کوردستان کاری وەبەرهێنان یانمان بمێننەوە بزانین چین و ڕۆتینیاتەکان چێکە نەماوە. لەم بەرنمەیە شەمپەنجەی ئەم بڕیارەش دەکەوین کە ئەم بڕیارەی کە لە ئەنجومەنی وەزیران بڕیاری 172 دەرچوو بە پاڵپشتی سەرۆک وەزیران بۆ ئەوەی لە هەر کۆمپانیایەک هەر شوێنێکی بیانی دەبێت و کۆمپانیا بیانیەکان پابەند دەکات دەبێت 175 کرێکاری خۆماڵی دەستی کرێکاری خۆماڵی بێت 125 خەڵکی بیانی تدا کار بکات. ئەمەش وەک دەرفەتێکە بۆ ئەوەی ئەو گەنجانەی لە هەرێمی کوردستان خەڵکی خۆمان هەڵی کاریان بۆ بڕەخسێت و لەم شوێنە کار بکەن. لەم بەرنمەیە تەواوی گۆڕانکاری و دەستکەوتەکانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بەڕێوەبەراتیە باسەکەین کە بەڕێوەبەراتێکی گرینگە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و منەظەماتی عالەمی و خەڵکی بیانیە. ئێرە شاری هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. لەم شارە زۆرترین خەڵکی بیانی تێدا دەژین و کار دەکەن. هەموو ئەوانەش لە سەرجەم وڵاتانی جیهان ڕویان لە هەرێمی کوردستان و ئەم شارە کردووە. هەمویان جگە لە کار و پیشیان لێرە مەمارەسەی ژیان و ئاین و نەریتی خۆیان دەکەن و بە ئازادی بۆنەکانی تایبەت بە وڵاتەکانیان یاد دەکەنەوە. ئیدی لەم بەرنامە جگە لە دەستکەوتە گەورەکانی کابینەی نۆ لە حکوومەتی هەرێمی کوردستان لە چۆنیەتی ڕێکاری هاتنیان و کار ئاسانی بۆ بازرگانان و وەبەرهێنەران و خەڵکی ئاسایش کە دێن لێرە دەمێننەوە بە شێوەیەکی پرۆفشناڵ و سیستەماتی کارەکان بێ ڕۆتینیات ڕایی دەکرێت. هاوکات گەورەترین دەستکەوتیش لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەویش ئەوەیە نەمانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ و سنوردارکردنی ئەم تاوانە و هاوکات بوونی کەسی نایاسایی بەڵگەنامەی ساختە کە هیچ یەک لەو تاوانانە چاپۆشی لێ ناکرێت و ڕێکاری توندی گیراوتە بەر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ کە وای کردووە ئەم تاوانانە سنوردار بکرێن و لە هەندێک شوێن نەمێن. سەبارەت بەو گۆڕانکاریانە کامل بەرزنجی بەڕێوەبەری نیشینگەی هەولێر دەبینی. سەبارەت بە گۆڕانکاریەکان ئەو گۆڕانکاریانە چین
کە لە دوای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵەکانی وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی کە ڕۆتینیات نەمینێ کار ئاسانی بکرێ و بە دیجیتالیکردنی پرۆسەی کارکردن ئێوە چیتان کرد ئەو پاڵپشتی و هەوڵانە بووە هۆکاری چ سوودەکی گەیان بە بەکارەکان بە هاوڵاتیان بۆ ئەوەی بە شێوەیەکی باش و ڕێک و پێک بەڕێوە بچێت. بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێر وەکو بەڕێوەبەراتێکی سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم وەکو کارنامەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بەرنامەکە بەو شێوە بوو کە زۆربەی یان تەواوی ئۆرگانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەی دیجیتاڵی بکرێت و زۆرترین خزمەت پێشکەش بە هاوڵاتیان بکرێت و هاوڵاتی هەرێمی کوردستان سنتەر بێت. لەسەر ئەم بنەمایە وەزارەتی ناوخۆ ڕێنمایی نشینگەی نوێ کردەوە لە ساڵی 2021 ڕێنمایی ژمارەیەکی نوێ کردەوە بۆ ئەوەی بتوانین میکانیزمی خزمەتکردنی زیاتر پێشکەش بە کەسانی بیانی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین. لە ماوەی ڕابردوودا بەگشتی تەواوی ئۆرگانەکانی سەر بە وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێری یەکێکە لەو بەڕێوەبەراتیانە کە بە شێوەیەکی دیجیتاڵی هەمووی پێکەوە گرێدراوە و کونیتۆرکە کار دەکات. بە هەمان شێوە لە دەواازە سنووریەکان و فڕۆکەخانەکانیش بۆ ئاسانکاری هاتنی گەشتیار چ گەشتیاری ناوخۆی و چ گەشتیاری کەسانی بیانی. ئەکتیڤکردنی سیستەمی ڤیزای ئەلکترۆنی بە شێوەیەکی ئۆنلاین لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دێکێکی تر بوو لە دەستکەوتانی کە حکوومەتی هەرێم لەم کابینێدا پێشکەشی کرد. لە دوای تەوابوونی ئەم میکانیزمە جارێکی تر ئێمە گەڕاینەوە بۆ ئەوەی شێوازی مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیاکان لەگەڵ کەسانی بیانی لەگەڵ سپۆنسەرەکانیان بە شێوازێکی دیجیتاڵی بێت. بە هەمان شێوە لە ڕێگەی دانانی کۆدێکی تایبەت بە سپۆنسەری کۆمپانیاکان ئاسانکاری پێشکەش کرا بە کۆمپانیەکان بۆ ئەوەی کەسی بیانی لە کاتی کارکردن یان کرێکارەکان لە کاتی کارکردن کارەکانیان بەجێ نەهێڵن بۆ ئەوەی سەردانی فەرمانگەکانی حکوومەت بکەن بۆ نوێکردنەوە و کەمکردنەوەی ڕۆتین لەم کاتە توانیمان بە ماوەیەکی زۆر کەم ئەو هەنگاوەش ببڕین کە ئێستا دەتوانین بڵێن بەڕێوەبەراتی نشینگەی پارێزگای هەولێر لە ڕووی کوالیتی و پێشکەشکردنی خزمەتەوە دادەنرێت بە یەکێک یان گەورەترین فەرمانگە لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق کە ڕۆژانە بە شێوەی سیستەمی ئۆنلاین خزمەت گوزارەکانی پێشکەش دەکات. بابەتێکی کە زۆر گرنگە لێرە باسی بکەین بابەتی بڕیاری ژمارە 1970 ئەنجومەنی وەزیران و لەلایەن خودی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتەوە دەرکرا بۆ ئەوەی باڵانسی کارکردن لە نێوان کەسانی بیانی و هاوڵاتیانی خۆمان بۆی دەرفەتی کارکردن زیاتر بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت. تەنها لە ماوەی ڕابردوودا هەزاران دەرفەتی کار کە ئێمە داتاکانمان لەبەردەستە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە ڕەخسێنراوە بۆ کەسانی هاوڵاتیانی خۆمان بۆ ئەوەی سیڤەکانیان پێشکەشی بەڕێوەبەراتەکانی کار بکەن لە وەزارەتی کار و لای ئێمەشەوە پەسەند بکرێت و بچنە سەر کارەکانی خۆیان. سەبارەت بە بڕیاری ژمارە 1970 کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت خودی سەرۆکوەزیران زۆر پاڵپشت بوو پێداگر بوو بۆ ئەوەی هەڵی کاری دەستی خۆماڵی زیاتر بێت. ئەم بڕیارە گەیشتەکوێ کاریگەری چ بوو؟ ئەمە وەکو باز لە دەستکەوتەکان دەکەین و شوێن پەنجەی ئەو هەوڵ و پاڵپشتی و ئەو کارانەی حکوومەتی هەرێمی کوردستان کردێتی ئەمە یەکێکە لە دەستکەوتەکان چ کاریگەری هەبوو چی کرد؟ بڕیاری ژمارە 1970 ئەنجومەنی وەزیران لە ساڵی 2023 دەرچووە. ئەو بڕیارە کۆمەڵێک میکانیزمی دەویست بۆ جێبەجێکردنی لەبەرەوەی زۆربەی زۆر لە کۆمپانیاکان کە پێویستیان بە دەستی کاری بیانی یان پسپۆرانی بیانی هەبوو ئەوانە گرێبەستی کارکردنیان لەگەڵ ئەو کەسە بیانیانە هەبوو و لێژنەیەکی ڕاستەوخۆ لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە کە من نوێنەراتی وەزارەتی ناوخۆم کردووە لەگەڵ نوێنەرانی وەزارەتەکانی تر وەک وەزارەتی بازرگانی وەزارەتی کار کە جێبەجێکاری ئەو بڕیارەیە لەگەڵ فەرمانگەی بەداواداچوونی حکوومەتی هەرێمی کوردستان لێژنەیەکی باڵا هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە شارەکانی هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە بۆ ئەوەی هەر دەرفەتێکی کار هەبێت
لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و ئەو کۆمپانیانەشی کە گرێبەستی کارکردنیان لەگەڵ کەسانی بیانی هەیە دەرفەتێکیان پێدرا بۆ ئەوەی خۆیان بگونجێن لەگەڵ ئەو برارە بۆ ئەوەی تووشی زەرەری مادی نەبن چکە لە کاتێکدا کە ئێمە مەبەستمانەکە دەرفەتی کارکردن بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕەخسێنین لە هەمان کاتدا خاوەن کارەکانیان خاوەن کۆمپانیەکانیش هاوڵاتیانی هەرێمی کوردستانن و بەرژەوەندی کۆمپانیەکانیش ڕەچاو کراوە بەڵام لە کاتی ئێستادا ئێمە بەو داتایانی کە لە بەڕێوەبەراتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی هەیە ڕێژەیەکی زۆر دەرفەتی کار بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕەخساوە. حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ و یاسا گشتەکان بە چەتری پارێزەری ئەو کەسە بیانیانە دادەنرێن هاوکاتیش لە ئەگەری هەر تاوان و ئەنجامدانی هەر کارێکی نایاساییش ئەوە ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە. چونکە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکی بیانی بۆ گەشت و کارکردن و کاری ڕێکخراوەی و چەندین کاری تر لێرەوە دەژین و نیشتەجێن. لە بەردەوامی بە دوواداچوونەکانمان لە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان 24 چیرۆکێکمان بینی لە ناو بەڕێبەراتی نیشینگەی هەولێر. با بزانین ئەم چیرۆکە چییە؟ کێیە؟ ئەمە کریستینە. کریستین خەڵکی وڵاتی سووریایە لەسەر ئاینی کریستیان مەسیحیە. ئەمە هاتۆتە هەرێمی کوردستان بۆ هۆی ئارامی و پێشکەوتن و کرانەوەی هەرێمی کوردستان ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کار بکات. با بزانین چیرۆکی ئەم کچە چییە؟ چۆن هەڵیان خەڵەتاندووە بە تایبەت ئەو باندانەی ئەو کەسانەی کە مەندووبی سووریان پێ دەڵێن کار لەسەر ئیقامۆ یان ئەوان دەکەن کە هاوکاریان دەکەن گویا ئەوانە شارەزان. با بزانین چۆن هەڵخەڵەتێنراوە کێشەکەی چییە؟ بۆچی 100 ملیۆن دینار خۆی و سێ لە ئەندامانی خێزانەکەی غەرامە کراوە پێبژاردننی پۆ هاتووە. با بزانین وەزارەتی ناوەخۆ بەڕێبەراتی نیشینگە چی کردووە لەسەر کێسەکەی کە ئەمە وەکو دادخواست سکاڵای تۆمار کردووە. با بینەربین بزانین چیرۆکی چییە لەگەڵ خۆی قسەی دەکەین و بەڕێوەبەری نیشینگەش مژجێنێکی پێ بوو. بەداخەوە جوانی سیمای ئافرەت یان کەسێکی لە ڕووی مادی توانایەکی هەبێت بەو شێوازە ئەو جۆرە باندانە ئەو جۆرە کەسانە ئیستیغلال دەکەن. هەوڵیان داوە ئەم بەڕێزە بێتە نێچیرێک بۆ باندەکەیان وەکو بازرگانیکردن بە مرۆڤ. لە ساڵی 2021 هاتووە سەردانی ئێمەی کردووە. ئێمەش وەکو ڕێکارێکی یاسایی ڕێنیشاندەری بووین بۆ بچێت لە سکاڵای خۆی لای دادوەر تۆمار بکات. ئێستا گەیشتۆتە قۆناغێک کە ئێمە دوای ئەوەی ڕەزامەندی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆمان وەرگرت بۆ ئەوەی پشتگیری کەیسەکەی بکەین هەموو تەواو یاساییە وە سکاڵاکار سکاڵاکەی تۆمار کردووە چ لە بەڕێوەبەراتی نیشینگە و لە فەرمانگەی یاسایی. أنا المواطنة السورية كريستين جورج وهبي. جيت إلى أربيل بسنة 2018. من هاوڵاتێکی سووریم ناوم کریستین جۆرج وەهبیە. لە ساڵی 2010ەوە هاتوومەتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی یاسایی و لە ڕێگەی ڤیزە و فڕۆکەخانەوە. لە ڕێگەی کەسێکەوە لە سووریا ڤیزەم بۆ کراو هەمان کەس بە پارێزەرێکی ناساندین لە کوردستان. ئەو پارێزەرە هیچ مافێکی نەداینێ هەڵی خەڵەتاندین و پارەکەمانیان خوارد و پارێزەرەکەش جوازەکانی ئێمەی برد. تا ئێستاش خۆم و خێزانەکەم بەبێ ئیقامە دەژین. ساڵی 2020 داوای یاساییم لەسەر پارێزەرەکە تۆمار کرد تا جواز و ئیقامەکەمان بداتەوە. بەڵام دوای ئەوە پاسپۆرتی خێزانەکەمی دایەوە. لە شاری سلێمانی ئیقامەی بۆ دایکم وەرگرت. بەڵام بۆمان دەرکەوت ئیقامەکە تەزویر بووە و کەوتینە کێشەیەکی گەورەترەوە. لە ساڵی 2021 جوازەکەی منی برد گوایە ئیقامەم بۆ وەردەگرێت. تا ئێستاش هیچی بۆ نەکردوین. من بەتەنها خۆم 25 ملیۆن دیناری عراقی غەرامەی ئیقامەم لەسرە. ئەمە جگە لە خێزانەکەم کە دایک و خوشکەکانم هەمومان بەیەکەوە 4 کەسین. ئەو پارێزەرە لە بەرامبەر جواز و ئیقامەکەمان داوای کاری بەدڕەوەشتی لێ دەکردم. ئێمە خێزانێکی گرنگی بە ئابڕووی خۆمان دەدەین. ڕازی نەبووم لەبەر ئەوە جوازەکەم ناداتەوە. ماوەی هەفتەیەکە هانام بۆ فەرمانگەی نیشینگەی هەولێر هێناوە. لە ڕێگەی ئەوانەوە بە ماوەی تەنها 1 ڕۆژ جوازەکەم بەدەستێنا. زیاتر لە 90 مافی خۆم و خێزانەکەمم وەرگرت. لە ڕێگەی فەرمانگەی نیشینگەوە دڵنیام بە ماوەیەکی کورت دەبمە خاوەنی ئیقامەی خۆم.
من دوای ماندووبوونی 6 ساڵ زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەتی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان چونکە بە بۆنەی هەوڵ و ماندووبوونی ئەوانەوە ئەمڕۆ بە دڵخۆشی بەرامبەرتان وەستاوم و قسە دەکەم. زۆر سپاس مەمنونی ئەم حکومەتم کە یاسا سەروەرەتیایدا و هیچ کەسێک ناتوانێت بێڕێزی بەرامبەر بە ئافرەت بکات. وصل للإقامة. أنا شكرا وممنونة جدا لهي الحكومة النظامية اللي بتمشي على القوانين وبتحافظ على الأشخاص من دون أي تبعيات أخرى غير أخلاقية. شو اسمك؟ مروة؟ ايش تشتغلين؟ ها؟ ارفعي صوتك. امباير شنو شغلك؟ سەبارەت بەو دیاردۆ بوونی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەنجامدانی تاوان لەلایەن کەسانی بیانی هەوڵەکانی حکوومەت و ڕێکارە یاسایەکان دەخێنە ڕوود. دەمانێت بزانین ئەم دیاردەیە بەچی شێوازێک هەیە و چێن ئەوانەیە وەک تۆمەتبار لەم تاوانە تێوەگڵاون بۆ مەبەستەش باندێکی ئافرەتان دەژی کراون کە لەلایەن چەند دەڵاڵێکی سووری بیانی بەکاردەهێنرێن کە بازرگانیان پێوەکراوە و بەڵام ئەمانە نیشان دەدەن کە ڕێکاری دیپۆرکردنەوەیان و هاوکاتیش ڕێکارە یاساییەکان بەرامبەریان کە گیراوێتە بەر. وين ساكنة؟ لبنانية. انت وين ساكنة؟ انت وين ساكنة؟ لبنانية. انت وين ساكنة؟ لبنانية. بەڕێوەبەرایەتی نیشینگە لە ڕێگەی تیمەکانیان بە دۆداسون دەکەن بە هەماهەنگی لەگەڵ دام و دەستگا ئەمنیەکان هێزەکانی ئاسایشی ناوەخۆ ئەو کەسانەی کە دێن لێرە کار دەکەن بەڵام ئیستیغلالی کارەکەیان دەکەن یان بازرگانی بەو کەسانە دەکەن کە دێن بۆ کاری بەدڕەوشتی کاری نەشیاو یان بە شێوەی قاچاق و ساختە دێن ئەمانە لە ڕێگەی تیمەکانی بە دۆداسون لێکۆڵنەوە دەکرێت و ڕای دادوەر وەردەگیرێت و ئەو کەسانەی کە لەم تیمانە لەو کەسانە بەشدارن ئەمانە کە ئەمانە ئێستا بەشێکن لەوانەی کە دەگەڕێنێتەوە وڵاتی خۆیان دیپۆر دەکرێنەوە. سەبارەت بەو دیاردۆ بوونی بازرگانیکردن بە مرۆڤ و ئەنجامدانی تاوان لەلایەن کەسانی بیانی هەوڵەکانی حکوومەت و ڕێکارە یاسایەکان دەخێنە ڕوو. لێرە ئەفسەرێکی ئافرەت لەم بەڕێوەبەراتیە ئەم هەنگاو و ڕێکارانە باز دەکات. ئێمە وەکو بەڕێوەبەراتی نیشینگەی هەولێر تایبەتمەندی بە دەرهێنانی کارتی نیشینگە بۆ ئەو کەسە بیانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن ئیتر هەیە بۆ کارکردنە بۆ خوێندنە هەر کەسە و حەسەب ئەو ئیشەی کە دەیکاتن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم سیستەمێکی دیجیتاڵی پێشکەوتووی دابین کردووە بۆ ئەمە بەستە کە بە شێوەیەکی ئۆنلاین مامەڵەکان پێشکەش دەکرێت و دواتر وەڵام دەدرێتەوە و دواتر ڕێکارەکانی دەرهێنانی کارتی نیشینگە بۆ کەسەکان. ئاسانکاری زۆری تێدایە ئەو سیستەمە مافی ئەو کەسانە پارێزراوە کە لە هەرێم کار دەکەن لە هەموو ڕوویەکەوە. سەرڕای ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی و ئاسانکاری تەواوی کردووە بۆ ئەو کەسە بیانیانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێ دەبن جا بە مەبەستی خوێندن بێ یان بازرگانی کردن یاخود وەبەرهێنان لە هەمان کاتدا ئێمە لە بەڕێوەبەراتی نیشینگەی هەولێر بەشێکی تایبەتمان هەیە بە ناوی بەشی چاودێریکردن. ئەو بەشە تایبەتە بە پاراستنی مافی ئەو کەسانەی کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن و هەڵگری کارتی نیشینگەی هەرێمن. لە هەمان کاتدا چاودێری ئەو کەسانە دەکاتن کە بە شێوەی نایاسایی لە هەرێمی کوردستان نیشتەجێ دەبن یاخود تاوان ئەنجام دەدەن بۆ نمونە بازرگانیکردن بە مرۆڤ یاخود هەر تاوانێکی تر وەکو کاری نایاسایی یاخود مانەوەی بەبێ ئەوەی کە کارتی نیشینگە دەربکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ یاخود ئەو کەسانەی کە بە شێوەیەکی نایاسایی لە ماوەی زیاتر بۆ نمونە ساڵێک لە هەرێمی کوردستانن کارتی نیشینگەیان نییە. ئەم کەسانش دوای ئەوەی کە لەلایەن بەشی چاودێریەوە ڕادەگیرێن دیپۆر دەکرێنەوە بۆ وڵاتی خۆیان. من وەک پارێزەر لێرە لە نیشینگەی هەولێر دەستخۆشی
بەڕێوەبەرایەتی نیشتنگەی هەولێرەوە گشت ئەفسەران دەکەم کە بە مقارنە بە ساڵانی پێشتر ئێمە ڕۆتیناتمان کەمتر بووە و هەروەها مانەوەی نایاسایی بازرگانیکردن بە مرۆڤ کەم بووتەوە متابعەکردن زیاتر بووە لە گشت شوێنەکان چ وەکو ساڵۆنەکان مەتاعەمەکان متابعە زۆرتر بووە بۆیە مانەوەی نایاسایی کەم بۆتەوە لەو کابینەیە بە سیستەمکردنی زۆر شتەکان ڕۆتین کەم بووە بە تایبەتی لە دایرەی نیشتنگە لە بەڕێوەبەراتی نیشتنگەی هەولێر چەند ڕۆتینەکە بۆ ئەو ڕۆتینانە نەما بە سیستەمکردنی ئیقامە بە سیستەمکردنی فەحشی خوێن بە سیستەمکردنی دایرەی زەمان و بە سیستەمکردنی ئەو کەسانەی کە لێرە کار دەکەن بە شێواشی دیجیتالی زۆر بە ڕێکوپێکی ئیشەکان ئێستا بەڕێوە دەرچیت بەڕاستی یعنی گۆڕانکاریەکی زۆر باشکرا دەستخۆشیان لێ دەکەین و لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەڕێوەبەری نیشتنگەی هەولێر بەڕاستی زۆر بەجددی کار لەسەر ئەو مۆزوعە دەکەن ئەو دیاردانەی کە نەمان بازرگانی کردن بوو بە مرۆڤ لە کاتی خۆی بازرگانێکی زۆر دەکرا بەو ئافرەتانەی کە دەهاتن لێرە کاریان دەکرد بازرگانیان پێوە دەکردن و لە شەقامەکان بەڕڵایان دەکردن بەبێ ساحب دەمانەوە ئەم دوو کەسە بیانێک کە هاتوون تا هەرێمی کوردستان لە پشکنەکان دەردەکەوێت ئەمانە هەڵگری ڤایرۆسی ئایدزن و توشببووی ئایدزن بۆیە بە پێی ئامارەی دەست کوردستان 24 بەرنامە شەمپەنجە کەوتووە لە ساڵی 2020 تا 2000 مانجێکی 2024 1174 کەس کە هەڵگری ڤایرۆسن نەخۆشی گوازراون ئەوانە دیپۆل کراونەوە گەڕێنراونەوە وڵاتی خۆیان نیان هێشتا داخلی هەرێمی کوردستان بن و لە ناویشیان لە ساڵی 2020 تا مانجی یەکی ئەم ساڵی 2024 91 کەسی بیانی کە هاتنەوە هەرێمی کوردستان هەڵگری ڤایرۆسی نەخۆشی HIV ئایدز بووینە توشببوو بووینەوانە توشببوونە و ڕێکاری یاساییان لە بەرامبەر جراوتە بەر ئەمانە پاش پشکنین ڕەوانەی دەرەی وڵاتی خۆیان کراونەوە دیپۆل کراینەوە نیان هێشتووە بێن ئەمە ژێچێکە لەو کارە گرنگانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە ڕێگە دەدات خەڵکی دەرەوە خەڵکی بیانی بێن لەم وڵاتە لە هەرێمی کوردستان بمێننەوە بخوێنن کار بکەن بەڵام لە هەوڵیشدایە بۆ پاراستنی سەلامەتی گیان و تەندروستی و کۆمەلگەی کوردی و خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان هەموو هەنگاوێک دەگرنە بەر بوو ئەوەی پارێزراو بوون و ڕێگری بکەن لە بڵاوبوونی ئەم زۆر نەخۆشیانە. ڕێکارەکانی دەرهێنانی کارتی نیشنگە و کەسانی بیانی لەلایەن سپۆنسەرەکانیانەوە لە بەرەبەراتی نیشنگەی پارێزگای هەولێر یەکەم هەنگاو ئەوەیە ئەچنە بەشی یاسایی لەوێ لە بەشی یاسایی ڕێکارەکان جێبەجێەکەن لە دوای ئەوە ئەچنە بەخۆیان ئەوراقی ئەو کەسانە بە ئۆنلاین داخلەکەن کە دوای ئەوەی کە ئەوراقییان بە ئۆنلاین داخلەکەن ئەچنە دوای ئەوە ئەچنە بەشی داتە ئەنتری داتە ئەنتری لەوێ چێکەکە چی کەم و کورتی هەبێ لە ئۆنلاینەکان چاکەکرێتەوە دوای ئەوە لە بەشی داتە ئەنتری ئەچێتە بەشی حسابات ژمێریاری لەوێ ڕسوماتە دەن ڕسومات و گەرسیزیان لەسەر بێ سزاکانە دەن دوای ئەوە لە دوی حساباتەوە ئەوە هەمووی طبعاً بە ئۆنلاین ڕوە ینی بە ئەوە نیە ئەوراق دەست بکریت بە ئەوراق ئەولا بکە شعبەکان بڕنا بەهەمووی بە ئۆنلاین ڕوە دوای ئەوە چێتە بەشی کۆنتڕۆل لەوێ ئیشی ئەوەیە فایلەکان لێکەم و کە داخل کراوە بژمێریاری و حساباتوان هەمووی چێک بکاتەوە لێکەم و بزان ئیشی تەواوە ئەگە ئیشەکانی ڕێکارەکان هەمووی تەواو بوو یعازەدا بۆ بەشی چاپ بۆ نمونە مەسەلەن پاسپۆرتێک کە دێت ئەوە مەسەلەن ئەوە بەخۆی و دایک و منداڵەکە هاتوونە مۆری دەرچووکەن 30 ڕۆژیان ڕەتداوە لێرە 30 ڕۆژیان ڕەتداوە یان مەسەلەن بۆ کەسێکی مەسەلەن بیانیە ویزەی وڵاتانی ئەوروپایان کەنەدیان ئەمریکایان هەر وڵاتێکی تری وەرگرتووە دێتی ئێرە مۆری دەرچوونیوێ یەکەم هەنگاو ئەوەیە کە ئەیکەین کە ئایا پاسپۆرتی تەواوە دووەم هەنگاو ئایا ویزەکەی تەواوە ئەگەر ئەو دوانە دەرچوو جا مۆری دەرچوونی تەواوەکەین بووین بەڵام زۆر جار هەیە کابرا ئەچێ ویزەی وڵاتەکان تەزویرەکە ویزەی بۆ نمونە ویزەی اتحادی ئەوروپی ئەوانە تەزویرەکە یەکەم هەنگاو ئەوەی ئەمە جیهازمانێ طبعاً سێنۆ جیهازمانێ و ئەفسەری لە هاتوومانەیە کە
چەنەها دەورەی کردووە لێرە و لە دەروی وڵات بۆ ئەوانی کە ئەو ویزانەکە ساختەکارە ئەو ساختانە کەشف بکە. سە بۆ نمونە سەوە پاسپۆرتێکی وڵاتێکی ئەوروپیا یەکەم هەنگاو کە دێ وەلامە چێکی پاسپۆرت دەکەین. زۆر سیماتی ئەمنی هەیە مەسەلەن مایکرۆپرنتە، لامینەیتە، فایبەر یوڤە، ئەوانە چێکەکەین ئایا دەستکاری کراوە یان دەستکاری نەکراوە، جۆر و کوواڵەتی پاسپۆرتی تەواوە. ئەوە لێرە مەسەلەن بۆ نمونە ئەوە سەیوڤە دەرەکەوێت کە هەر دەستکاریەک بکرێ شێوازی پیشانە دەکە هەر دەستکارێکی کردی بێ تەواان یان داواکەی گۆڕی بێ یان یەک لە داتەپەیجی شتێکی گۆڕی بێ یان موالیدی گۆڕی بێ یان دەستکاری کردی بێ یان پاسپۆرتێکی بیانی نەفرەتر بێ بۆ خۆی دەستکاری کرا ڕسمی گۆڕیوە بە هەر شێوەیەک بێ ڕسمەکەی گۆڕی بێ یان معلومات و داتەپەیجی گۆڕیە وەک گوتمان ئەوە پیشانەدا کە دەستکاری کراوە.